خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تۆرێکی تری پرۆگرامەکەمان کەم تەورە پێویستە بە تاکەکان هەمومانەوە بۆ کۆمەڵگاش و شێوازی چارەسەری دەرونی و ئەزیانی چەندین شێواز لە جیهانە هەیە بۆ چارەسەرکردنی گرفتە دەرونیەکان تازەترین و شێوازی چارەسەرکردنی دەرونیەکان بزانین خۆی لە چیا ئەبینێتەوە و ئەو گرفتانەی ڕۆژانە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە بە تایبەتی کاریگەری لەسەر دەروونمان وە سترێس بوونە بۆ نمونە خەمۆچیە بۆ نمونە گۆشەگیریە یاخود زۆر جار باسیەوەکەین کە ئێستا بابەتێکی زۆر دیاردا هەیە لەناو کۆمەڵگای ئالوودەبوونە بابزانین ئەم گرفتە ئەتوانین ئێمە لە ڕێگای کەسانی پسپۆڕۆ یاخود لە ڕێگای ئەوەی کە خۆمان چەندین ڕاهێنان و شێوازی جیاواز بگرینە بەر ئەم گرفتە دەرونیانە چارەسەرکەین گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە بەها عەلی سەعیدی کە پسپۆڕی دەروونناسیە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆرە بەخێر بێ دکتۆر پگاه سڵاو لێبێ زۆر بەخێر بێ ناوەکەی با تاکید کەینەوە دکتۆر پگاه وایە زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ سپاس بامەدەبن باسی تازەترین چارەسەرە دەرونیەکانەکەین ئەو تازەترین چارەسەرانە خۆی لە چیا بینێتەوە بەڵێ خۆی کاک سەرکۆ ئێمە لە چارەسەرکردنی نەخۆشی دەرونیەکان دۆ لاینی سەرەکیمان هەیە یەکێکی مەدیکیشنە چارەسەری پزیشکیە کە لە ڕێگەی دەوا و دەرمان کێشەکان چارەسەرەکەن یەکێکی سایکۆتراپیە چارەسەری دەرونیە کە ئەویش لە ڕێگەی کۆمەڵێک تەکنیک ئەکرێ تازەکان ئەکرێتە یعنی لە هەردوو بوارەکە هەیە بوارێکی ناوەندیش هەیە کە بە تازایی لە سوودبینین بە تەکنۆلۆژیە هاتووەتە ئارا شیوازەکانی کە پێیان ئەڵێن invasive brain stimulation non-invasive brain stimulation یعنی شیوازی ناهێرشبەرانە وروژاندن یا بزواندنی مێشک یا شیوازی هێرشبەرانە کە بە نەشتەرگەری ئەکرێت لەو کێشانە کە جنابەت ئاماژەت کرد خەمووکی دڵڕاوکی ئالوودەبوون تەنانەت قەڵەوی تەکنۆلۆژیا یارمەتیدەر بووە بۆ ئەوەی شیوازە نان ئینڤەیسیڤەکان ناهێرشگەرانەکان بتوانین بەکار ببین کۆمەڵی ئامراز دروستکراوە کەرەستە دروستکراوەکو TDCS کە لە ڕێگەی ناردنی کۆمەڵێک پالس و گۆرانکاریکردن لە چالاکیەکانی چییە ئەمە چارەسەر جۆرەکە لە چارەسەر جیهازێکە کە لە ڕێگەی گۆرانکاریکردن لە چالاکیەکانی خانەکانی مێشک گۆرانکاری لە ڕەفتار و حاڵەتە دەرونیەکان دروست ئەمە بۆ چه جۆرێک لە نەخۆشی دەرونی ئەم جۆرە ئامێرە بەکارەهێنرێ بۆ هەموو گرفتە دەرونیەکانە شێت یاخود بۆ کام جۆرە بەتایبەت لا نەخان خۆی لە سەرەتاکە دروست بوو بۆ خەمووکی بەکاریان ئەبن وردە وردە بینیان کە لە بوارە جیاوازەکان سوودی هەیە ئەتوانین ئستفادەی لێ بکەین ئێستا حالیان ریسەرچی زۆر ئەکرێت توێژینەوەی زۆر ئەکرێت کە بزانین بۆ چه کێشەی کاریگەری زیاترە بۆ چه کێشەی کەمترە بە ئەم بۆ خەمووکی سەرکەوتووترین فیدباکی بووە بەڵام بۆ ئالوودەبوون بۆ تەنانەت بۆ کەسانەکە نەخۆش نین بەڵام هەزەکەن یەک تووس دەستکەوتەکانیان زیادکەن بۆ نمونە هونەرمەندە ئێوێ داهێنان بکە وەرزشکارە کێبەرکی هەیە ئێوە تەرکیزی زیاد بکە خوێندکارە وەرزی ئیمتیحانات هەیە ئێوە یادگەی بە قووەت بکە TDCS زۆر سەرکەوتووە لەو ئێستا لای خۆمان هەیە و کاری پێکرێت بەڵێ بە تازایی هاتووە لە کوردستانیش بە خۆشحاڵی ئمە چەند جیهازی جیاوازمان هەیە TMS-مان هەیە TDCS-مان هەیە CES-مان هەیە هەر کام لە ئەمانە بە پۆرتی جیاواز و کاری جیاواز زۆر باشە دکتۆر ئێمە هەر وا ڕاهاتوین ئەو کەسانێک کە هەر گرفتێک یاخود نەخۆشیێکی دەرونیان هەبێ یان لە ڕێگای ڕاوێژ بە کەسی پسپۆر و شارەزا هەوڵی ئەواجێت کە چارەسەری گرفتە دەرونیەکەی بکرێ یاخود لە ڕێگەی بەکارهێنانی دەرمانەوە ئێوە بۆ ئەم بەکارهێنانی ئەم جۆرە ئامێرانە و ئەم چارەسەرە نوێیانەی کە هەیە لە چ کاتێکا پەنا بنە بەر بەکارهێنانی ئامێرەکان یعنی بۆ نمونە دەرمانەکە کە تاو بوو کەسەکە ئیسفادەی لێ نەکرد یاخود لە ڕێگەی ڕاوێژەوە کەسەکە سوودی لێ وەرنەگرت اینجا ئێوە پەنا بنە بەر ئەمە یاخود لە چ کاتێکە ئێوەتانوێت لە ڕێگەی ئامێرەوە کەسێک کە توژبووی هەریەک لە گرفتە دەرونیەکانە چارەسەر وەرگێت پرسیارێکی زۆر جوان بوو لەبەر ئەوەی چارەسەرکردنی گرفتی دەرونی هەمیشە بە تیم ئەکرێ یعنی حتمما ئەشی پزیشکی لەگەڵا بێ دەروونناسی لەگەڵا بێ چاودێری کۆمەڵایەتیشی لەگەڵا بێ کەی پەنا بۆ ئەم جیهازانە ئەبێن کاتێک کە کەیسەکەمان کۆمپلکسە یعنی ئاڵۆزە لەوانەیە چەند شیوازی چارەسەری وەرگرتە بە سوودی نەبینی بێ لەوانەیە شیوازەکانی دیکە بۆی نەگونجێ لەوانەیە ئمە میکس پروتۆکۆل ئەسڵان بەکار ببین ئێستا لە دەروونناسی حالیان زیاتر استقبال لە ئەوە ئەکرێت کە میکس پروتۆکۆڵت هەبێ یعنی هەم علاج وەربگیرە کەیسەکە هەم سایکۆتراپی وەربگیرە هەم ئەم جیهازانە بەکار ببین چون خێراتر ئەگاتە نەتیجە بۆ بازێک حاڵەتیش هەیە کە ئەسڵان ناتوانین بۆ نمونە بەبوونەی حاڵەتەکەی ناتوانین مدیکیشن
ئۆریەنتیشنی بدەیتە یان لە کۆمەڵگەی ئێمە بەهۆی ئستیگما بەهۆی شەرم لە ئەوەی کە نەخۆشی دەرونی هەیە زەحمەتە کەسێک 10 جەلسە 12 جەلسە سەردانی دەرون ناس بکە بەڵام ئاسانترە 4 جەلسە بە جیهاز چارەسەر وەربگرێت. زۆر باشە کەواتە ئەم شێوازی چارەسەرە لە مناڵەوە بۆ گەنج بۆ کەسی بە ساڵات و ئێوە چۆن کاری پێەکە؟ بەڵێ پروتۆکۆلی تایبەت هەمیشە ڕەچاوی تەمەن ئەکا بۆ مناڵانی ADHD بۆ نمونە ئێمە بەکاری ئەبێن بۆ مناڵانی ئۆتیزم چون پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە بۆ تەقویەتکردنی بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی بەکاری ئەبێن هەندێک حاڵەتی تایبەت هەیە کە ناتوانین بەکاری ببێن بۆ نمونە بە ساڵات چوان ئەوانەی کە جەڵدەی مێشکیان هەیە بەهۆی ئەوە کیشەی حرەکەتی یا قسەکردنیان پیدا کردووە ئەتوانن سوود ببینن لە جەلساتی چونکە بە تایبەتی دکتۆرە بۆ منداڵان بە تایبەتی ئەوانەی کە گرفتی ئۆتیسمیانەیە یاخو داونن یاخو کۆمەڵە گرفتیکانەیە ئەم مناڵانە زۆر جارێمە زۆربەی خێزانەکان بۆ چارەسەریانیان بن بۆ مەلەوانگەکان بۆی تۆزێ دەروون ئارام بنەوە بۆیە لەو قاوقریشکە و لەو بارگرانژانی یاخود هەندێک ڕەفتارەکەن کۆمەڵە شتیکان لەگەڵاکەن ئێوە لە چارەسەرێتە دەرونی تازەکانە هەم لە ڕووی ئامێرەکەەوە هەم لە ڕووی تیمەوە ئەتوانن کار بۆ مناڵانە بکەن. بەڵێ بیگومان ئێمە باسێک حاڵەت هەیە کە دیاری کراوە بەکاری نەبین جگەل لە ئەو حاڵەتانە بۆ هەموو حاڵەتێک ئەتوانین بەکاری ببین بۆ نمونە مناڵێک کە پەرکەمی هەیە یان ئەوانەی کە شیزۆفرنیای زۆر توندیان هەیە گەورە ساڵانی کە شیزۆفرنیان ئەو مناڵانە کە چاندنی هەلەزۆنی گوێچکەیان کردووە بۆ ئەو حاڵەتانە نەبێ بەدەل لەو حاڵەتانە بۆ هەموو کەسێک ئەتوانی استفادی. زۆر باشە دکتۆرە باسێکیەوەمان بۆ بکە هەمیشە گوێبیستی ئەوە بووین ئەڵێن هەر نەخۆشیەک ئەگەر بێت و لە قۆناغێکی سەرەتایە سەردانی پزیشک بکەیت و چارەسەر وەرگری چارەسەرەکان ئاسانترە بێت بۆ نەخۆشیە دەرونیەکان ئەمەیان چۆنە ئەمەش ئەکرێت ئەگەر بێت و کەسێک حەز بۆ بکات کە گرفتێکی دەرونی هەیە یاخود کەسی بەرامبەر هەستی پێ بکات چەندە گرنگە بە زووترین کات بهێنە لای کەسانی پسپۆر و شارەزا و لەو کاتانەشە چارەسەرەکان تا چەند ئاسانترە. دەست خۆش بەلانە خان من هەمیشەیەکی لەو قسانەکە لە کلینیک بە کەیسەکانی خۆم ئەەکەم ئەوەیە. دای ناوە جوان جوان نەخۆشیەکە بەڵاو بووە هەموو ژیانی گرتووە سەردانی چەندین کەسی کردووە هەموو ئیشێکی کردووە نەتیجەی وەرنەگرتووە اینجا تێتە لای سایکۆلۆجیست یا سایکاتریست پزیشکی دەرونی ئەوێ بە 2 جەلسە چارەسەر وەربگرێ ئەسڵەن لە جیهانی دەروونناسی ئەوە بەناوبانگە ئەڵەن کێشەیە کە لە 10 ساڵ دروست کراوە بە دەڕوش چارەسەر نابێ تا هەستمان کرد کە شتێک وای کردووە ژیانمان لە ڕوتینی ئاسایی خۆی دەرچووە ئەشە سەردان بکەین شەرت نییە حتمما من چاوەڕێ بکەم تووشی نەخۆشی دەرونی بم اینجا بچم چارەسەریکەم لاینی یەکەم ئەوەیە ڕێگر بم لە ئەوەی کە تووشی نەخۆشی دەرونی بم یەکەم ئاماژەیش بۆ هەموو کەسێک ئەوەیە کە تا هەستم کرد ژیانم لە باری ئاسایی خۆی خەریکە دەرئەچێ یا دەستکەوتەکانم بە گوێرەی هۆڵدانم نییە بۆ نمونە من خوێندکارم هەیە لە زانکو زۆر ئەخوێنە بەڵام نمرەی باش بەدەست ناهێنێ حتمما گرفتێک لە شوێنێک هەیە کە ئەمە پێ نازانێ لەو حاڵەتانە ئاسانترین شت و باشترین شت یەک جەلسە دانیشتن لەگەڵ ڕاویشکاری دەرونیە. باشە ئەو دەردە دڵی کە ڕەنگە زۆر کات ئێمە باسیەکەین ئەڵێن ئەگەر شتێک عەزیەتی یابێتین لە دڵمانابێ هەر بە دەردکردنێک کە دەردە دڵەیەکی بۆ کەسی بەرامبەری ترستەکەی وردە هێورە بیتەوە. خۆی وایە بەڕاستی من تقریبا 12 ساڵێکی لەم فیلدە لە باشوور ئیش ئەەکەم زۆربەی کەیسەکانم ئەسڵەن پێویستیان بە چارەسەر نەبووە زۆر جار کە هاتوونە بە چەند دانیشتنێک بەس باش کوێم لێیان گرتو و ڕێگەم پێیان پیشانداوە ئەسڵەن نەخۆش نەبوونە زۆربەی ئەوانێکی سەردان منیان کرد. زۆر باشە ئێستاش کۆمەڵە دیاردە هەیە بەڕاستی لەناو کۆمەڵگاکەی خۆمانە لەوانەیە زۆر جارم دیاردانە بە چەند دانیشتنێک چارەسەر کرێت لەگەڵ دایک و باوک خۆیان بێ یاخود لەگەڵ منداڵ خۆیان بێ لەوانەیە ئەوی کە بینەرمان بن ئێستا بزان بە تایبەتی ئەو دایک و باوکانی مناڵێکی هەرزەکاریان هەیە ئەڵێ مناڵەکەم زۆر بەباشی پەروەردەم کردووە زۆر خزمەتم کردووە مناڵەکەم نازان بۆ لە پڕتوشی کەسی خراپ بوو بۆ تووشی ڤایب کێشان بوو بۆ مناڵەکەم فێری ئەو بۆ لە ئێمە هەڵەگەڕێتەوە بۆ مناڵەکەم هیچ قسەیەکی لەگەڵ ناکرێ ئەگەر واسێنان لە مناڵە کارێکی دروستە یاخود ئێمە هەرکەزانیمان ئەم شتانەی تیا دەرکەوم نیشانانە پێویستە بە دوای چارەسەرا بگەڕێین. دەست خۆش بخۆی قۆناغی هەرزەکاری پێم وایە دانیشتنێکی تایبەتی گەرەکە ئەوەنەکی چاڵنجەکە خۆی بتخاون بڕیان بزەبێت خۆی وازهێنان کە غەڵەتە ئەوەی کە واز بێنین بەس چاودێرێکە ئەشە دوورا و دوور بێ و هەموو هەرزەکارێک کاکسەرگو پێویست ناکە حتمما مشکلەی بێ هەموو هەرزەکارێک ئەبێ ڕاویشکارێک هەبێ کە بتوانێت لەگەڵ یا دانیشە قسە بکە شەرت نییە ئیمە دایک و باوکی باشین و پەیوەندیمان باشە لەگەڵ مناڵەکەمان ئەو پێویستی بە ڕاویشکار نەبێ بە هەر هەڵ دایک و باوکە بازێک شت ناتوانێت لەگەڵ دایک و باوکی تەرح بکە. باشە
زۆر بابەتی کەشەیە هەر کە پێیوەستە بە چارەسەر دەرونیەکانەوە زۆر جارێسا نوێترین چارەسەریان بۆ نمونەوەی کە من بەدیم کرد بێ لە وڵاتی کەنەدا بوو دانیشتنە بەبێ دەرمان ئەو کەسانێک کە گرفتی دەرونیانەیە هەموو ئەو کەسانە بەیەکەوە دانیشتن بەبێ ئەوەی کەسێکیان لەگەڵا بێ ڕێنمای کرد بێ هەڵڕشتنی دەردە دڵی خۆیان وە کۆیلانە ئاماژی پێکرد ئەم چەند دانیشتنە هەست دەکەی ئەم شتەکە لە ناخیانە کۆ بۆ تۆ کەم ئەبێتەوە ئەم شێوازی چارەسەرانە لای ئێمە بوونی هەیە یاخودنە خۆی تازەیە حقیقت بتەوێ تازە هەیە ئەمێکی جنابەت باسیەکەی گروپ تراپیە بەڵام بەبی چارەسەرکاری دەرونی بەڵام کەسێکی تایە کە مۆدرەیتۆرە مۆدرەیتۆر کیە؟ کەسێکە کە خۆی ئەو نەخۆشیە بووە چارەسەر بووە ئێستا کەسانی کە ئەو نەخۆشییان هەیە کو ئەکات و چارەسەریانەکە ئەم مێتۆدانە لەبەر ئەوەیە کە باشن و کاریگەرن بەڕاستی چون مرۆڤ بە سروشتی خۆی حەزی لە نەسیحەت وەرگرتن نییە کە سەردان کەسی کیش ئەکا بە دەل لەو بازنەیە کە ئەمتیایە زەحمەتە قسەکانی قبول بکە گروپ تێراپی بۆیە کاریگەرە زۆر باشە دکتۆرە وەکو دوایین پرسیاری من چەندە گرنگە لە کاتێکە کەسێک کە سەردانی کلینیکەکەی بەڕێستانەکە ئیتر لە هەر ڕێگایەکە بۆ چارەسەر وەرەگرێ چەندە گرنگە ئێوە لەگەڵ خێزانی ئەو کەسانەیە گفتوگۆ بکەن بۆ ئەوەی لە ماڵی شەو بە شێوازێکی زۆر گونجاو مامەڵە لەگەڵ کەسەکەیە بکەن بۆی کە جارێکتر بتوانێت ژیانی ئاسایی بێتەوە بێتەوە ناو کۆمەلگا ئێوە تا چەند ڕاوێژ لەگەڵ خێزانی کەسەکەیەکەن لە ماڵەوە لا نەخەن بازێک لە گرفتەکان ئەستان سەرچاوەکەی خێزانە یعنی ئەو کەسە نییە کە موشکلەی هەیە دەوروبەرێکی مشکل ئەسن ڕستێکی بەناوبانگ هەیە لەناو دەروناسەکان ئەڵەن زۆر جار ئەو کەسێکی دێتە لای من نەخۆشی دەرونی نییە گیرودەی دەستی نەخۆشی دەرونی دیکەیە کە دێتە لای ئێمە بەڵام حاڵەتیش هەیە کە مەسئلەکە خێزان نییە بەپێ حاڵەتەکە وەڵامی ئەو پرسیاری جنابتە ئەوەیە ئەگۆڕێ جاری وا هەیە پێویست بە دانیشتن لەگەڵ خێزان ئەکا جاری وا هەیە پێویست ناکە بەپێ ئەو حاڵەتە بڕیار ئەدەین کە چی بکەین بەڵام هەر بەگشتی شیوازێکی چارەسەرمان هەیە گشتالت تراپی کە ئەڵێ سیستەمەکە داینامیکە یعنی خێزانە هاوڕیانە کۆمەڵگەیە هەمووی ئەوانە لایە کاریگەری خۆیان دروست ئەکەن لەسەر ئەو گرفتە کە گرنگە ئیمش گرنگیان زۆر باشە دەستخۆشی لەکەین زۆر سپاس بۆ تۆمان دوومان کردی دەستەکان خۆش بێت زۆر بەخێر سپاس